بابەتی تەوەری دووەم بەسپاسەوە لەگەڵ میوانەکەم لە سۆرانەوەکەم هەڵبەت ئەم تەوەرەمان تایبەت دەبێت یاخود بابەتی ئەم تەوەرەمان تایبەت دەبێت بە ژینگە بە تایبەت کە بردومانەکانی تورکیا تا چەند زیانی بە ژینگەی ناوچەکانی سۆران گەیاندووە هەروەها بەهۆی سستی دابەشکردنەوەت بەشێک لە هاوڵاتیانی سۆرانیش پەنیان بۆ بڕینەوەی درەخت بردووە کە ئەمەش کاریگەری خراپی لەسەر ژینگە بێت بە سوپاسەوە بەڕێز هەژار ماهیرم لەگەڵای بەڕۆبەری فەرمانگەی ژینگەی ئیدارەی سربەخۆی سۆران کاک هەژار بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی با سەرەتا لەوە دەست پێ بکەین بردومانەکانی تورکیا سوپای تورکیا بۆ ناوچەکە تا چەند زیانی بە ژینگەی ناوچەکە گەیانوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستپێک سوپاس سلااوێکی گەرم لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کورسات لە شاری جوانی سلەیمانی ئەوەی کە دەمەوێت باز بکەم بەڕاستی ئیدارەی سەربەخۆی سۆران هەلکەوتەی جوگرافیەکەی ڕەنگە هەندە جیا و هەندە شوێنی واساغ بن کە ڕەنگە چ بە بردومان بیتن یاخود بە سووتانی دەستی ئەنقاز بیتن هەر ژینگە قوربانی یەکەمە بۆیە ساڵانە کە کاتێک ئەبینی ناوچە سنووریەکانی ئێمە تایبەت کە ئێمە وەکو ئیدارە سەربەخۆی سۆران هاوسنوورین لەگەل سنووری وڵاتانی ئیران و هەروە تورکیا هەندێک جار هەردوو وڵات ئەتوانن بڵێن کە بە تایبەتریش وڵاتی تورکیا بردومانی سنوورەکانی ئێمە کە دەکاتن لەبەر سەختی شوێنەکە ڕەنگە زۆر ئەستان بیتن کە برانی بەرگری شارستانی پۆلیسی دارستانی ژینگە پەنا بۆ کوژانەوەی ئاگرەکە بکەن یاخود بڵێ لەبەر بوونی شوێنەکەی مینی ئیجگار زۆرێ ڕەنگە نەتوانێتن ئەم ئاگرە زۆر بە ئاسانی کۆنتترۆل بکرێتن بۆیە ساڵانە ڕێژەیەکی ئیجگار زۆر دار و درەختەکانی ئێمە قوربانی ئەم بردومانانە هەروە یەکێکی لە هۆکارەکانی تریش چ بە بڕیندی دەستی ئەنقاز بیتن چ بۆ سوتەمەنی کە بەکاردێنێتن بۆیە ساڵانە ڕێژگەیەکی ئیجگار زۆر دار و درەخت لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەرەو لە ناوچوو ناچن بە تایبەتریش کە ئەبینێن ڕەنگە سنووری ئێمە زۆر بەرفراوان بیتن ڕەنگە ناوچە شەخەویەکانی ئێمە پێویستی بە دار و درەختێکی زیاتر بیتن چونکە سنووری ئیدارە سەربەخۆی سۆران یەکێکە لەم ناوچانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروە لەسەر ئاسی عێراقی زۆر گونجاوە بۆ ڕوبەڕووبوونەوەی بۆ گۆڕانکاریەکانی کێشەوە یەکێک لەوانەش نمونە دەبی ڕێژەی ساوزایی زۆر بەرز بیتن ئەو ڕێژە ساوزایش کە لە شاخەکان هەیە بەداخەوە زۆر جار ئەبینین ئەبیتە بەر لێشاوی بڕینەوە ئەچیتە بەر لێشاوی بردومانی وڵاتانی دراوسێ بۆیە ساڵانە ڕێژەیەکی ئیجگار زۆر دار و درەخت و ڕێژەی ساوزای لەم ناوچانە لە ناو دەچیتن. بەڵێ کاک هەژار با هەر لەسەر بردومانەکانی سوپای تورکیا بمێنینەوە هیچ یادداشتنامەیەکتان ئاراسی لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێم و حکوومەتی بەغا کردو بۆ ئەوی بگەێنرێتە لایەنی تورکیا کە ئەم بردومانانە کارەساتی گەورەی لێکەوتۆ لە ناوچەکەتانە بە تایبەت ژینگە؟ بەڵێ بەێ ئێمە لە کاری ڕێکخراوەیەوە بگرە هەتا کاتێک کە سوورانیش بۆ بە ئیدارەی سەربەخۆی سوورە و فەرمانگەی ژینگەی ئیدارەی سەربەخۆی سوورانی شاتەکۆیە لە دواکۆبوونەوەمان لەگەل نوێنەرانی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەروەها لەگەل UNDP لە شاری هەولێر بە سەرپەرشتی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کوبوونەوەکمان کرد ئەم باسەمان لەگەل ئەوانیش باس کرد و هەروەها داوامان لەکرد کە پێویستە لە ڕێی وڵاتی عێراق چونکە ئەمە ڕێکەونانی و داوڵاتیەکان دەبێتن کاری لەسەر بکرێتن پێویستە وڵاتانی دراوسێ ڕێز لە سەرواری خاکی عێراق بگرن بە تایبەتی هەرێمی کوردستان هەروەها داواشمان لێ کردووە کە پێویستە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی ئەندام پەرلەمانەکانی کوردستان و ئەوانەی سنووری ئیدارەی سەربەخۆی سووران بەبێ جیاوازی ئایدەی حیزبی و سیاسی بتوانن کار بۆ ژینگە جوانەکە ئیدارەی سەربەخۆی سووران بکەن بێجگە لە یادداشت ئێمە هەمیشە جەخمانەوە کرد چ لە دەستگاکانی ڕاگەاندن بیت چ بە یادداشت بیتن چ لە ڕێگەی نووسراو بیتن ئاڕاستەکردن بۆ دەستەی ژینگە لەویشەوە بۆ وەزارەتی ژینگە عێراقی کە پێویستە ڕێز لە سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراق بگریتن و یادداشتیشمان دایتێ و بەردەوامیش دەبین چونکە ئێمە ڕۆژانە و هەفتانە ڕەنگە گوێبیستی ئەم هەواڵە ناخۆشە نەبین کە ژینگە ئێمە ئەکەوێتە بەر بردومانی ئەم وڵاتانە. بەڵێ بەڕێز هەژار ماهیر بەپێی ئامارێکی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم ساڵ لە دوای ساڵ ژمارەی دارستانەکان یاخۆ ڕێژەی دار و درەختی گەورە ڕووی لە کەمبوونەوە کردووە لە هەرێمی کوردستان پرسیارەکەم بە دیاریکراوی ناوچەی سۆران لەکوێی ئەم هاوکێشەیەدایە؟
بله ڕەنگە پشکی شێر بەر ئیدارەی سەربەخۆی سووران بکەویتن بە تایبەتی هەروەک لە دەستپێک باسم کرد کە هەلکەوتەی جوگرافی ئێمەوە ئاخازێتن کە ڕەنگە زستانێکی سەخت ساڵانە ڕوبەڕووی ئێمە دەبیتەوە بۆیە ئێمە ڕەنگە وەرزی زستان لە وڵاتانە لە دنیا 3 مانگبی بەڵام لەلا ئێمە نزیکەی 5 مانگێکە بە تایبەتی ناوچە شەخەویەکانی دەڤەری بالاکاتی بگرە دەڤەری برادۆز بگرە هەتا هەندێک ناوچەی دەڤەری بارزانیش بگرە بۆیە ساڵانە ڕێژەیەکی ئێجگار زۆر دار و درەخت ئەبدرێتن ڕەنگە ئێمە بە تایبەتیش لە وەرزی پاییز ڕوبەر و ئەم کێشە ببینەوە حتا دەگەت بە وەرزی زستان ئەم کێشە بەپێ ئەم ئامارە ڕەنگی هەروەک باسم کرد پشکی شێر بەر ناوچە شاخاوی و ناوچە دارستانەکانی ئیدارەی سەربەخۆی سووران دەکەویتن بە تایبەتیش کە ئەبینین ئەم ناوچە ئەوەندە بەرفراوانە ڕەنگە هەمیشە گلەی ئەوەشمان کرد سنوورێکی وەکو دەڤەری بالاکاتی هەتا هێزەکە پۆلیسی دارستان و ژینگەی لێ نییە ڕەنگە خەڵکی مەزۆر بە ئازاداناتر دار و درەخت لەم ناوچە ببڕن و خەڵک لە ناوچەکانی تریش ڕوو لەم دەڤەرە دەکاتن دار و درەختی ئەم ناوچە دەبرێتن لە کاتێکدا ئەم ناوچە ناشنال پارکی هەلگور سەکرانیشی لێە کێکێک لە ناشنال پارکە نێودەوڵەتیەکانە کەچی ئەبینین لە ناو خودی ئەم ناشنال پارکە دار و درەختێک ئەبدرێتن بۆیە ئێمە دەستپێکی ئەم بڵێ هاتنی وەرزی هەل لە وەرزی پاییزەوە ئەمە دەستمان پێکرد وەکو فەرمانگەی ژینگە ئیدارە سەربەخۆی سووران لەگەر بەڕێوەبراتی پۆلیسی دارستانی ژینگەی سووران و هەروە لەگەر بەڕێوەبراتی ئەوقافی سووران پێکرد گفتوگویەکمان کرد کە بەیەکەوە بتوانین ڕوبەڕوو ئەم کێشە ببینەوە لەلایەکەوە لە ڕێ هوشیاری و گەیاندنی پەیام بۆ مختاری گوندەکان هەروە لە ڕێگەی بەڕێوەبراتی ناحیەکان ئێمە بتوانین ئەم پەیامە بە خەڵکی خۆمان بگەینین کە ڕاستە دەبیت حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتیەکان زیاتر سوتەمەنی هەرچەندە ئەمساڵ سوتەمەنی لە کاتێکی زۆر دەست پێ کرد بەڵام یەک بەرمینە نەفت ڕەنگە بەشی پێداویستیەکانی ئەم خەڵکە نەکاتن بۆیە ئێمە لەگەر بەڕێوەبراتی نەفت و کانزەکانیش ئەم گفتوگویان کرد کە پێویستە ساڵانە ڕێژەی ئەو سوتەمەنیە کە بۆ ئیدارەی سەربەخۆی سووران زیاد دەکرێتن دابین دەکرێتن زیاد بکرێت لە بەرمیلە نەفتێکەوە بوو 2 بۆ 3 چونکە هەندێک ناوچەی سنووری ئێمەوە ئاخازەتن ڕەنگە بە 5 بەرمیلە نەفتیش گەرم نەبیتن ڕەنگە خەڵک بەهانەی ئەوە بیتن لە کاتێکدا کە سوتەمەنی نەبیت من ناتوانم منداڵەکانی خۆم بکەمە قوربانی ژینگە و دار و درەخت ببڕێتەوە بۆیە هەولێکی تریشماندا کە ئێمە بتوانین لە ڕێگەی بەڕێوەبراتی ئەوقاف لە ڕێگەی مختاری گوندەکانەوە بتوانین خەڵک هۆشیار بکەینەوە ئەو دار و درەختەی کە ئەبرن یاخود پاوانی خۆیانێ بتوانین بە شێوازێکی زانستیانەتر ئەم دار و درەختانە ببرن واتە هەلپاچین و داپاچینی بکەن نمونە ئەگەر درەختێک سێلقی هەیە بتوانێت 2 لەقی لێ ببرن لەقەکەی تر بمێنێتەوە یعنی ئەم هەنگاوەشمان هاویشتوتەوە لەگەل ئەوەش لەگەر بەڕێوەبراتی نەفت و کانزەکان لەسەر هێر بوون کە پێویستە هەر هیچ نەبێتن بەرمیلە نەفتێکی تر بۆ ئەم ماوەی لە ناوچە شەخەویەکانی ئێمە دابش بکرێتن چونکە پارسال کە بڵێ بەرمیلە نەفتێک و نیو دابش کرا ڕێژەی داربڕین لە ساڵەکانی پێشتر زۆر باشتر بوو ئەمەش کاریگەریەکی زۆر باش دەبیتن ئەگەر بێت و ئێمە بتوانین بەرمیلە نەفتێکی تر بۆ ناوچە شەخەویەکانی خۆمان دابین بکەین بەڵێ کاکەژار فەرمانگەی ژینگەی سۆران چه ڕۆڵێکی هەبووە لە پاراستنی ئەو سەروەتە نیشتیمانیە بۆ نمونە هەندێک دار هەیە تەمەنیان 100 ساڵە 200 ساڵە ڕۆڵێکی هەبووە بۆ ئەوەی ئەم دیاردەیە کەم بێتەوە یاخود بنە بڕکرێ بە شێوەیەکی یەکجاری بله ئەوەی کە لەسەر ئێمە پێویستە وەکو فەرمانگەی ژینگە ئیدارە سەربەخۆی سووران کە ماوەی 2 ساڵە هاتوو تەکایەوە بەڵام یعنی وەکو بەڕاسمیان تقریبان ئەوە 3 مانگێکی بەڕاسمی چونکە هۆبەی یاسایی و هۆبەی ژینگەی سروشتی و شارستانی ئەو هۆبەمان نەبوو لەبەر نەبوونی فەرمانبەر بەڵام ئێستا لەبەر ئەوەی کە ئەبینین ئێمە کەوتونەتە سەر سێکە ئیشکردن و هەنگاوەکانمان زۆر بە جدیتر دەست پێگەرە چونکە ئێمە بە گوورەی یاسای ژمارەدەی ساڵی 2012 کە یاسای دارستانە و لە وەزارەتی کوێچکان دەرچووە ئێمە بەم یاسایە کار دەکەن لەگەر پۆلیسی دارستانی ژینگەی سووران و ناماناوێتن هەر خەڵک وەکو بڵین ڕوبەرووی سزا و یاخود سزای مادی بکەین بە تایبەتی لەم قایرانە بۆیە دەمانەوێتن یەکەم جار بتوانین ئەم خەڵکە هوشیار بکەینەوە یەکەم جار خەڵک ئاشنای ئەم ڕێنمایی و یاسایانە بگەن چ لە وەزارەتی کوچکان کە دەرەچن چ لەوە کە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دەرەچن ئێمە بتوانین خەڵک ئاشنا ئەم یاسانەوە بکەن دواتر پەنا بۆ یاسا و سزا ببینەوە ئەبینین سنووری ئێمە بە تایبەتی ناوچێکی وەکو حەسەنبەگ یاخود ناشنال پارکی هەلگور سەکران هەندێک داری درەختی وا بە تەمەنی لێیە بەپێی بە دوواداچوونمان کردووە نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستان هەندێک داری بە تەمەنای تەنیا لەم سنوورە ماونەتەوە واتە دار بەڕووی قەوقازی دارێکی کە ڕەنگە تەمەنی
سەر ساڵێک بیتن لە ڕۆژهڵاتی ناوەڕست بەرەو کەمبوونە کەچی ئەبینی لە ناوچە شەقاویەکان ئێمە بۆی ئێمە کار بۆ پاراستنی ئەمەش ئەگەن کار بۆ ئەوەکەن چونکە ئەگەر بێت و هەمیشە من دەڵێم بەدیلی نەفت سوتە دارە و بەدیلی داڕیشان نافتە بۆیە ئەگەر بێت و ئێمە بتوانین سوتەمەنیەکی باش بۆ خەڵکی خۆماندابین بکەین دنیا بن داربڕینیش کەم دەبیتەوە و ئەم دارە بە تەمانانەش لە ڕێی زانستیوە کار بوو دەکەن بە تایبەتی لەگەل زانکۆی سۆران لەگەل کۆلیژی تەکنیکی سۆران ئێمە بتوانین خەڵک زیاتر هوشیار بکەنەوە بە زانستیانەتر چ لە ڕێگە کۆڕ و کۆنفرانس بیتن بوونی ئەم دارە درەختە بە تەمانانە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بپارێزرێتن چونکە ئێمە ڕوبەڕووی دیاردەیەکی تریش بووینەتەوە نمونە لە ناو شار ڕێژەی سەوزایی لە ئیدارەی سەربەخۆی سۆران و لە هیچ شارێکی کوردستان وەکو پێویست نییە نمونە ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ڕێژەی سەوزاییمان 3 هەتا 5% لە کاتێکدا بە ستانداردە جیهانیەکەن نابێتن لە هیچ شارێکی کوردستان و جیهان لە 25% کەمتر بیتن بۆیە دیاردێک لە ناو شاری سۆرانیش بەڵاو بوویەوە کە خەڵک دار بەتەمەنەکان ئەبڕێت و داری بچووک لە شوێنە ئەچێنێتە بۆیە ئەوەشمان لە خەڵک بەپێی لێژنە سەرپیچە ژینگەکان قەدەغە کردووە کە ناکرێتن شارەوانی مۆلەت بە هیچ کەسێک بدات دارێکی بەتەمەن ببڕێتن تاکو فەرمانگەی ژینگە لێ ئاگادار نەکرێتن. بەڵێ کاکە ژار باسی ڕێژەی سەوزاییت کرد چ پلانێک چ پرۆژەیەکتان هەیە بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لە ناوچەی سۆران زیاد بکەن؟ بەڵێ کاتێک کە فەرمانگەی ژینگە هاتەکایەوە هەروەک باسم کرد لە بەرنەبوونی فەرمانبەر هەموو دەسەڵاتە هونەریەکان بۆ ئەم فەرمانگە نەگۆسرابووەوە بەڵام با خۆشحالیەوە بەڕێی سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەندازیار عەبدوڕەحمان سەدێ فەرمانی دەرکردووە کە لە یەکەوە دەبێتن هەموو کارە هونەریەکان لە دەسەڵاتە هونەریەکان لە فەرمانگەی ژینگە هەولێر بگوازرێنەوە بۆ ژینگەی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمەش ئێمە دەستکراواتر ئەکاتن ئێمە بتوانین هەموو ئەو ڕێنمانە کە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دەرچوونە بتوانین لە ئیدارەی سەربەخۆی سۆران کاری بکەن بەنسبەت ئەمەش چونکە ئێمە پرۆژێکمانە پرۆژە لە بری ساوسکردن کە ئەمەش بە پێ ڕێنمای دەکرێتن هەر کاتێک هەر پرۆژێکی وە بەرهێنان یاخود هەر پرۆژێکی کوشتیکالیان هەر پرۆژێکی لە ئیدارەی سەربەخۆی سۆران دروست ئەکرێتن یاخود کە دروست کرا و مۆلەتی ژینگەی نەبووە دەبێ ئەم پرۆژانە ڕێژەی سەوزاییەکەی 25% بیتن بەڵام زۆربەی زۆری ئەم پرۆژانە کە دروست ئەکرن ڕێژەکەی زۆر لەوە کەمترە بۆیە ئێمە لە ڕووی لە پرۆژەی لە بری ساوسکردنمان هەیە ئەم پرۆژە خزمەتێکی زۆری بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەکات چونکە ئەگەر بێت و پرۆژێکی وە بەرهێنانەکە خۆت هەر پرۆژێکی چ کەرتی تایبەت بیتن ڕێژەی سەوزاییەکەی نمونە 15% بیت دەبی 11%کەی بۆ ئێمە بوو ماوەی 3 ساڵ قەرەبوو بکاتەوە ئێمە بتوانین شوێنێکی ئیدارەی سەربەخۆی سۆرانی پێسەوز بکەین و خاوەن پرۆژەکە خۆی بۆ ماوەی 3 ساڵ خزمەتی دەکات و ئاودیریەکەی بۆ دروست دەکات و نەمامەکانیش بۆ ئێمە دابین دەکاتن بێجگەلەوە کە ئێمە ساڵانە پرۆژەمان هەیە لەگەر بەڕێوەبراتی هاتوچۆی سۆران و لەگەر بتوانین حتا پرۆژە ئەوەمان بەڕێوەبراتی هاتوچی سۆرانداوە لەمە بەدۆ هەر ئۆتۆمۆبیلێک کە داخل دەکرێتن یاخود ساڵیانامەی بۆ دەدەێنێتن ئێمە بتوانە خاوەنەکەی ناچار بکەین نەمامێک بچێنیت هەن ئەمانە چەندان پرۆژەی تر هەنە ئێمە بتوانین خزمەتی ساوزکردنی ژینگەی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەین. بەڵێ بەڕێز هەژار ماهیر بەرەبەری فەرمانگەی ژینگەی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاس کە لە سۆرانەوە لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن.